سڵاو خۆشەویستان لە پرۆگرامێکی نوێی سەکۆی گەنجان لەگەڵتانین من نەمام محەممەد لە زانکۆی جیهان لە بەشی ئینگلیزی مەرحەلە سێ دەمانەوێت لەم پرۆگرامەدا باس لە هەڵبژاردن و گەنج بکەین با بزانین هەڵبژاردن و گەنج تا چەند گرینگە و هەروها بە تایبەتی لە دیاریکردنی هەڵبژاردننی ئەنجومەنی لە پارێزگایەکان و ناوچەدابراوەکانیدا و هەروها دەمانەوێت لەگەڵ چەند هاوڕێک و گەنجێکی خوێنگەرم لەسەر ئەم بابەتەوە گفتوگۆ بکەین فەرمون لەگەڵمان بن. بخير من بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من مستەفا مەقسوود قوتابی دیبلۆمی باڵا هەڵبژاردن پرۆسەیەکی گرنگە بە تایبەتی بۆ ناوچە دابڕێراوەکاندا بۆیە پێویستە گەنجانی کەرکووک بە گروتینێکی زۆرەوە بەشدار بن لە پرۆسە هەڵبژاردنە بۆ ئەوەی بەردار لەسەر چارەنووسی خۆیان بدەن و کۆتایی بەم دەسەڵاتە سەپێداوی کەرکووک بهێنن. بەخێر بێنەوە بۆ بەرنامەی سەکۆی گەنجان نیسمار عەبدوڵڵا لە کۆلێژی زانستی سیاسەکان قۆناغی چارەنگ بە شپێنە نەدۆڵتیەکان ئەمە ئەڵقەیەدا باس لە گەنجان هەڵبژاردن دەکەین ئایا گەنجان تاوەکو چەند دەتوانن ڕۆڵ و دەنگی خۆیان لە هەڵبژاردنەکاندا بنوێنن بە تایبەت کە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق نزیک بووێتەوە کە ئەو هەڵبژاردنە بۆ کەرکووک و چارەنووسسازە. بەخێر بێنەوە جارێکی تر بۆ پرۆگرامی سەکۆی گەنجان من ئەحمەد کەمال قوتابی زانکۆی سەلاحەدینم لێرەدا دەمانەوێت جەخت لە پرۆسەی هەڵبژاردن بکەینەوە وەک پرۆسەیەکی چارەنووسساز و هەروەها ڕۆلی گەنج لە دیاریکردنی ئەم پرۆسە چارەنووسسازەدا. دووبارە بەخێر بێنەوە هاوڕێیان کاک ئیسماعیل کاک مستەفا کاک ئەحمەد بەخۆی یاسای پرۆگرامەکە وایە کەوا پێشکەشکارێکمان تێدا بێت منیش ڕێیم وایە کەوا کاک ئیسماعیل بۆ پێشکەشکاریە کە هەڵبژێرن ئێوەش پێتان چۆنە؟ هەمان ڕۆمان هەیە. زۆر سپاس کەسێک لاری نییە؟ باستانەکەم هاوڕێیان دەزان ئەڵقەی جارەی بەرنامەی سەکۆی گەنجان سەبارەت بە گەنجان و هەڵبژاردندا گەنجان تاوەکو چەند متمانەیان بە هەڵبژاردنەکانە بۆی گۆڕانکاری دروستکردن دەمێت لە پرسیارێک دەست پێ بکەم پرسیارەکەمەوێت کە ئایا بۆچی هەڵبژاردن دوای هەڵبژاردن ڕێژەی بەشداری گەنجان لە هەڵبژاردنەکان کەم دێتەوە ئایا هۆکارەکەی چییە؟ دەست خۆش کاک لەو پرسیارەکە زۆر جوان بوو بەخۆی هەمومان کە دەزانین هەڵبژاردن پرۆسەیەکی گرنگە لە بۆ هەموو کۆمەلگا پێشکەوتوو مۆدێرنەکاندا بێگومان هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەنجام داوە بەڵام هەڵبژاردن ڕێژەی بەشداریکردن هەڵبژاردن لە دوای هەڵبژاردندا کەم دەبێت و ئەمانەش چەند هۆکاریان هەیە چەند هۆکاریشان هەیە دەتوانین بڵێن یەک لەو هۆکارانە کە پارتە سیاسیەکان بە ژمارەیەک هۆکارن لە بۆ کەمبوونەوەی بەشداری سیاسی بۆ نمونە ئێستا ئەگەر ئێمە نمونەی بینین و بە داتا یەکەمین هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ڕێژەی بەشداری 187 و دوهەمین هەڵبژاردنش دەتوان هەڵبژاردنی پێشوەختەی عێراق وەربگرن ساڵی 2021 ڕێژەی بەشداری 130 و بێگومان لێکوانە پارتە سیاسیەکان ڕۆڵێکی ینی بەگشتی پارتە سیاسەکان ڕۆلی هەم دەتوان ڕۆلی ئەرێنی و هەم ڕۆلی نەرێنیش ببینن پارتە سیاسەکان هۆکارێکم بۆ نمونە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندن و میدیاوە یاخود ئەو ململانی سیاسیانە کە لە هەرێمی کوردستاندا بوونیان کە کێشە چاقبۆستەکان زۆرن کە ئەمەش وای کردووە کە ڕێژەی بەشداری سیاسی لە هەرێمی کوردستاندا کەم بێت و هەڵبژاردن لە دوای هەڵبژاردندا. باڵە کاک ئەحمەد پێت وایە ئەو کێشە چەقبەستوانە چین کە وای کردووە ڕێژەی بەشدار هەڵبژاردن یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ دوهەمین بەو شێوەیە کەم بکات نزیکە 100 زیاتر کەمی کردو. بێگومان دەستخۆشبی بەڕای من دەگەڕێتەوە بۆ چۆن بڵین دەگەڕێتەوە بۆ بارودۆخی دارایی و بارودۆخی ئابووری خەڵکی کە پێویستە لەسەر حکوومەت چۆن بڵی هەلی کار زیاتر ڕابگەێنێت و گەنجان چۆن بڵی بداتە بەڵێ لەسەر قسەکەی کاگەحمەدی ئێستا مە لە هەرێمی کوردستان ئابووری کە پشت بە ئابووری کرێخۆرە دەبەستین واتە تاوی سەرچاوە داهاتەکانی ئێمە لە ڕێگەی نەفت بووە ئەمەش کە کاریگەری هەیە لەسەر ناسەقامگیری ئابووری بۆیە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر هەموو چەشنکردنی ئابووری خۆی بکاتن بۆ ئەوەی ئێمە ئابووریەشی بەهێزمان هەبێتن چونکە لەبەرەوەی ئابووری بە پشتی سیاست دادەنرێتن ئێمە کاتێک کە ئابووریش بەهێزمانە بوو سیستەمیش سیاسی بەهێزمان دەبێت و کە سیستەمی سیاسی بەهێزیش لە ڕێگەی هەڵبژاردنەوە ڕەوایەتی دەدرێتن. پێت وایە ئەو لایەن ئەو سەرچاوانی تری داهات کە پێویستە حکوومەت لە ڕێگەیەوە داهات بەرز بکاتەوە سەرچاوێکن زیاتر؟ هەرێمی کوردستان وڵاتێکی فرەچەشنا بۆ نمونە ئێمە دەتوان لە ڕێگای کەرتی کشت و کاڵمانەیە گەشتیاریمانەیە و هەروە پیشەسازیمانەیە و ئێستا کە چەم کێشکەش زۆر بەرباوە
گەشت و کاڵ کە دەتوانێت گرنگجی پێ بدێتن کە ئەمە وا دەکات سەرچاویەکی داهاتی زۆر بۆ هەرێمی کوردستان کۆ بێتەوە. هەر لەسەر ئەو قسەیە کاکی اسماعیل گوتی گەشت و کاڵ گەشت و کاڵ مەقسەدی ئەو گەشت و کاڵەت بوو گەشتیاری کوشت و کاڵی بەڵێ گەشتیاری کوشت و کاڵی بۆ نمونە ئێستانەکەمە لە هەرێمی کوردستان ناوچەی گەشتیاریمانەیە کە شوێنی کوشت و کاڵیشی هەیە دەتوانین ئەم دوو چەمکە لێ بگرانی کە ئێستا دوو چەمکە لێک درراوە پێ کۆ دەبەستێتەوە بۆ نمونە تاکەکان هەم دەسن بۆ خۆیان گەشتێک دەکەن و هەم پێداویستەکانی خۆشیان کە پێداویستە کوشت و کاڵێکەکە کە پێویستیەدا بیکڕن سود لە هەردوو لایەن دەبینم بەڵێ نما پێت وایە تاوەکو چەند ڕخساندیان لە کار بۆ گەنجان وا دەکات کە متمانیان زیاتر بە سیستەمی سیاسی هەبێت وەروە ڕێژە بەشداری گەنجان بەرز بکرێتەوە. ڕێژەی بەشداری گەنجان پێویستە بەرز بکرێتەوە لە ڕێگەی متمانەکردنی ئەوەی کە حکوومەت بتوانێت هەلی کار بۆ گەنجدابین بکرێتێ پێویستە هەلی کاردابین بکرێتن هەلی کاریش پێویستە بە شێوازێک دابین بکرێتن بۆ گەنج بتوانیت کە تێدا ئەو بەهرەی خۆی کە هەیەی یاخود ئەو داواکاریانی کە گەنج هەیەی لە حکوومەت بۆی جێبەجێ بکاتن داوا بکات بۆ ئەو حکوومەت هەلێکی ڕەخساندن بۆ ئەو گەنجە دروست کات بۆ ئەوی بتوانێت دەرفەتێک یاخود بۆی بڕەخسەنێتن بتوانێت کە ئامانجی خۆی یاخود بتوانێت وڵات بەرەو پێش ببات. بێگومان هەموو دەوڵەتێک پێویستی بە گەنجە بۆ ئەوی بتوانێت دەوڵەت بەرەو پێش بباتن. نمەخانیش کە باسی گەنجی کرد بێگومان گەنج لار کۆمەلگایەکدا کڕۆشی گۆڕانکاری و خوێنشی گەرمە لە بۆ گۆڕانکاریەکان بۆی پێویستە لە هەرێمی کوردستان گرنجێشی یەکجار زۆری پێ بدێتن بۆ ئەوەی هێزی نوێ بێنە پێشەوە بۆ ئێمە بتوانین گۆڕانکاری لە کۆمەلگادا دروست بکەین. لە ڕۆیەوە پێویستە ڕۆڵ بدرێت بە گەنجان ئەویش لە ڕێگەی بە دەرەجەیەک هەلی کارەوە دەبێتن کە بۆ نمونە ئەوش لە کەرتی تایبەت و کەرتی گشتی دەبێتەوە پێویستە حکوومەت هەموو کارێک بکاتن چۆن بڵین وەک بڵێ بەرنامە و مەسەرەن پرۆژەی نوێ دروست بکات کە خزمەت بە گەنجان بکات و گەنجان تێدا هەلی کاریان بۆ بڕخسێت وەجگە لەوەش یارمەتی دەرێکی باش بێت بۆ کەرتی تایبەت کە هەلی کار بۆ گەنجان بڕخسێت. پێویست دەکات کە حکوومەت ئاست خۆشگوزەرانی هاوڵاتیان بەرز بکاتەوە بەتایبەت توێژی گەنجان کە ڕۆڵێکی گرنگ دەبین لە کۆمەلگادا بزوێنەری گۆڕانکارین لەر کۆمەلگایەکدا بۆ پێویستە حکوومەت لە ڕێگە ڕخسانی هەلیکاری زیاتر و متمانەی زیاتر بە گەنجان بەخشە بۆی بتوان بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن. بەس کاگی اسماعیل بەسەر ئێستانەکە گەنج کە ڕۆڵێکی کاریگەر دەبینیتن زۆر جار دەبینی کێشە زۆر جار دەبینین هەندێک کێشە لە کۆمەلگادا هەیە کە پێویستی بە بیرۆکەی نوێ پێویستی بە مێشکی نوێیە پێویستی بە هێزی نوێ بۆی پێویستە گەنجەکان زیاتر بستنە پێش بۆ ئەوەی بتوانن یعنی ئاها زووتر چارەسەری کێشەکە بکەن. ڕاستە زۆر جوانە. وەروە دائیمەن لەسەر ئەو قسەی کە کاک مستەفا باسی لێوە دەکاتن گەنج دائیمەن خوێنی گەرمە دائیمەن فۆکس دەخاتە سەر شتە نوێیەکان بیر لە شتە نوێیەکان دەکاتەوە بۆ نمونە تەکنۆلۆژیای نوێ یاخود بیر و بۆچوونی نوێ دێن دەخاتە مێشتکەوە بۆ ئەوی بتوانێت دەرفەتێکی کارکردن بە جوانترین شێواز بخاتە ئاراستەوە بخاتە ڕوو. ڕاستە زۆر کاتەمنەوەی ئەم سەردەمە بە نەوەی زێت دەناسێن ئەم نەوەیە بە شتێکی چاکڕازنە بەڵکو چاکترینیان دەوێت چکەم نەوەیە نەوەی دوایی ڕاپەڕین و کیمیا باران و ئەو هەموو سەرمەسەریان کە بەسەر گەلەکەماندا ئەوان باشترین ژیان یان دەوێت باشن خوشکزەریان یان دەوێت کە بەڕاستی شایستەوەشن. نەما پێت وایە بۆچی هەمیشە لە هەڵبژاردنەکاندا هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و عێراقیشدا بەردەوام ڕێژەی ئافرەتان کەمە لە هەڵبژاردنەکاندا ڕێژە بژاریکردنە. بەعام ڕێژەی هەڵبژاردن دەنگدەر زۆر بەکەمی دەتوانێت دەنگ بداتن ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو عائیلەیە یاخود دەگەڕێتەوە سەر ئەو کۆمەڵگە یاخود ئەو شوێنێک کە تێدا نیشتە جێوە چونکە لەبەرەوەی هەندێک کات زۆر کات دەبینین لە دەوروبەرمان هەندێک بەدەخوا هەندێک عائیلە ڕێگەبەوە نادات کە منداڵەکانی یاخود گەنجەکانی بتوانێت گەنجەکانی بتوانێت ڕێگە بداتن بۆ ئەوی دەنگ بداتن پێویستە دەنگدەر دەنگێکی ئارەزومەندانە بیتن و پێویستە هەبێتن و هەروە ڕێژەی ئافرەتانیش لە دەنگداندا کەمە زۆر کەمە. قسەی نمەخانی مەسەلەن ڕێژەی ئافرەت لە پەرلەمانی کوردستان سەرەتا 125 دواتر 20 بۆ 25 دوای ڕێژەکە بەرزکراوە و بابەتی هێشتریشمانە یعنی هۆکاری شکێشەیە کە وا دەکات ئافرەت بەشدار نەبێت لە پرۆسی سیاسی یاخود هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا ئەوەش لەوەی کە ئافرەتەکان هەست بە ینی متمانە بە خۆیان ناکەن بۆ یەکگرترین شت ئێستانەکە لە بۆ ئافرەت دەوێت کە متمانە بە خۆی بکات و وەکو چینێکی کۆمەلگا چینێکی بزوێنەر و چینێکی سەرێکی بەشدار بێت لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا متمانە بە خۆی دەکاتن وەکو ئافرەت دەتوانێت ڕێژەی کەمی بەژاریکردنی ئافرەتان هۆکارەوێت ئەوەیە کە
ئافرەتە متمانەیان بەخۆیان نییە نەخێر لەگەر ئەو بورە لەگەر ئەو بیرەوەچنەدانیم چونکە لەبەرەوەی کە ئافرەت متمانەی تەواوی بەخۆیدا کاتێک کە متمانەیەکی تەواوی بەخۆی بوو بەڵام ئافرەت ئەوەندە نەرمونیانە کە ناتوانێت هەندێک کات ڕوبەڕووی تونند و تیژەکان بێتەوە بەستی من لێرکانە ئەوە بوو یعنی ئاها کۆمەلگای خۆمان یان خێزانەکان وا لە ئافرەت دەکەن کە یعنیام ئەو جۆرە متمانە بوونیان بە خۆیان نەبێتن ئەگەر هەرشیان بێتن کب دەکرێنەوە یعنی ڕێگەی پێ نادەن کە ئەو متمانە خۆیان دەرببڕن وەستەکەم و لێرکانە بوو وەک نمەخان ئاماژەی پێدا لە کۆمەلگاکەمان خەڵکەکە کۆمەلگاکەمان وا ڕەهاتووە کە کاندیدێکی پیاویان پێ باشتر بێت لە ئافرەت زیاتر متمانەیە بە کاندیدی پیاوەیە وەک لە ئافرەت بەس بەڕێی کارەکەی کە زیاتر هەر دەنگدەری ئافرەت زیاتر دەنگ بە بربژێرە پیاوەکان دەبوو لە ئافرەتەکان بکە هۆکارەکەی متمانیان بە ئافرەتەکانی لەوەی کە بتوان دوێنەرایەتی دەنگەکانیان بکەن یان هۆکارەکەی چیە؟ نا متمانیان بە ئافرەتەکەی هەیە بەڵام ڕەنگە ئەو ئافرەتە پێیان وا بێت کە نەتوانێت هەموو ڕایەکانیان وەرگێت یاخود هەموو کارەکانیان بۆ جێبەجێ بکرێت بەڵام من پێم وایە ئافرەت ڕۆڵێکی بەرچاوی هەبێت لە پەرلەماندا چونکە بە ئەوەی کە ئافرەت پێویستە وەکو ئەوەیە خۆشگوزەرانیە وەکو ئەوەیە کە سەقامگیر لە هەر شوێنێک بێت پێم وایە ئافرەت ئەو شوێنە سەقامگیرە ئەحمەد پێت وایە تاوەکو چەند لە ڕێگەی پەروەردەکردنەوە لە ڕێگەی ئەنجامدانی کۆڕ و سیمینار و دەتوانرێت هۆشیاری بڵاو بکرێتەوە بۆی کە هاوڵاتیان بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن بە تایبەت توێژی گەنجە بێگومان وەک دەزاین لە کۆمەلگاکەماندا کە زیاتر ئینتیمای عشاعری و ئینتیمای خزمەتی بەربڵاوە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی پێویستە لەسەر حکوومەت کەرتی پەروەردەی بەرەو پێشەوە بات و چۆن دەڵێن ڕەخساندنی سیمینار و کۆربەند و شتەکان کە گەنجەکان تێبگەێنێتن کە ئینتیمای نیشتیمانی زۆر گەورەتر و گرنگترە لە ئینتیمای وەک لە ئینتیمای عشاعری و خزمەتی ئایا پێت وایە زانکۆ دەتوانێت ڕۆڵە ببینە بێگومان چۆن دەتوانێت ئەو ڕۆڵە بینێ بۆ بەرزکردنەوەی هۆشیاری گەنجان لە زانکۆکاندا بۆی هانیان بدەن نوێنەرەکانیان لە هەڵبژاردنەکاندا بێگومان وەک دەزانین لە زانکۆکان سیمینار و کۆربەندەکان زۆرن ئیتر دەتوانین لە ڕێگەی ئەم کۆربەند و سیمینارانەی کە پەیوەندیان هەیە بە ئینتیمای نیشتیمانیەوە گەنجەکانمان تێبگەێنرێن بەڵێ بێگومان ناوەندە ئەکادیمیەکان بە تایبەت ناوەندێکی ئەکادیمی گەورەی وەکو زانکۆ دەتوان ڕۆڵێکی بەرچاو بگەڕە بۆی کە هۆشیاری سیاسی بڵاو بکارێتەوە لە نێو گەنجان کە هانی گەنجان دەبوت کە بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن بۆی گۆڕانکاری دروستکەن بۆی نوێنەرەکانیان لە هەڵبژاردنەکاندا هەڵبژێن ئێمە شتێشتریشمانەیە مەسەلەن ئێستا کە میدیا بەدەسەڵاتی چوارەمدا دەندێت ئێمە دەتوانین ڕێگای میدیا و کەناڵەکان ڕاگە بەمو جۆرەکان بینرا و بیسرا و بتوانین کە ئاسی و شارتاکان و کۆمەلگادا بەرزکەینەوە بۆ من ئێستا لە هەرێمی کوردستان و کێشەمانەیە کە تەنها لە کاتی شاڵاوەکان یا خۆڵمەتەکانی هەڵبژاردندا تەنیا ئەو کاتە یعنی لە مودەتێکی کەمدا ئاستی کار لەسەر بەرزکردنەوەی ئاستی وشاری تاکانی کۆمەلگا دەکرێتن بەڵام بەخۆی بەرزکردنەوەی ئاستی وشاری تاکان پێویستی بە ماوەیەکی زۆرە یعنی پێویستە بە ساڵ کاری لەسەر بکرێت بۆ ئەوەی کە تاکەشی وشار بەرهەم بێنین بۆیە زۆر پێویستە کەناڵێکی تایبەت تەرخان بکرێت بۆ ئەوەی کە کار لەسەر بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبەری تاکانی کۆمەلگا بکە لە هەرێمی کوردستاندا وەکو دەزان کە هەڵبژاردنە زۆن پارێزگاکانی عێراق نزیک بۆتەوە هەردوو هەفتەی ماوە هەروەها کەرکووکیش بەشداری دەکات ئایا لێرەدا ڕێژە بەشداری گەنجان چەندە گرنگە بۆ ئەوەی کە کەرکووک نوێنەرەکانی خۆ هەڵبژێرێ بێگومان لە کەرکووک ئەم کێشەیە زۆرە کاتێکە باسی حیزب و حزایەتی ئەوانە ئەو کێشەیان هەیە بەڵام کاتێک کە دێتە سەر باسی نەتەوایەتی ئەوەندە خوێنگەرمن ئەوەندە باسی نەتەوایەتی دەکەن ئەوەندەی کە لە شاری کەرکووک باس لە نەتەوایەتی دەکرێت کە هەموو احتیمامێکی ئەولایەتێکی تایبەتی پێدەدرێتن وەک جیا لە شارەکانی تر نییە ڕاستە هەڵبژاردن هەموو کاتێک باز دەکرێت هەم کەەوە ئەم مافە ئایا بۆ کەرکووک تاوەکو چەند ئەرکە تاوەکو چەند ئەرکێکی نیشتیمانیە بۆی کە هاو نیشتیمانیانی کەرکووک لە کەرکووک نوێنەرەکانی خۆیان بۆ پارێزگا هەڵبژێر یەکەم جار هەم مافە هەم ئەرکە هەردووکی ڕەبتە پێکەوە وەکو زنجیرێک وایە بێگومان چونکە لەبەرەوەی کە دەڵێن مافی هەموو تاکێکە کەەوە بەشداری بکات و دەنگ بدات و بۆ ئەوەی بتوانێت کەسێک هەڵبژێرێت بە نوێنەری خۆی دابنێتن وەروها اینجا دەبێتە ئەرک لەسەر ئەو کەسانەی کەوا کارەکانیان بەڕێوەبن بەوەی کا باسکردن هەڵبژاردن ئەرکە لە کەرکە یا مافە ئێمە دەتوانم بڵێن لایەنە نەتەوەیەکە لایەنە نەتەوەیەکە وەکو ئەرکی وەری بگرین
دەبێت ئەرشی سەرشانی تاکانی کۆمەلگا بەردار بن لە پرۆسی هەڵبژاردن کە بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە دەکرێت لە 18 مانگ زۆر نیگە تاکەکان بە تایبەتی پێکاتی کورد لەم هەڵبژاردنە یعنی ڕێژێکی زۆر بەشدار بن و هەموو چینی توێژەکان و بە تایبەتی چینی گەنجان سوکار وەکو باسمان کرد چینی گەز چینی گۆڕانکارینە وەروە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەسەڵاتی سەپێنراوە بەسەر کەرکووکدا زاڵ بووە یعنی سەپێنراوە بۆیە پێویستە ئێمە لە ڕێگەی هەڵبژاردنەوە کە ئەو دەسەڵاتەی کە لە کورد زەوت کراوە بگەڕێن و بۆ پێکاتی کووردە چونکە لەبەر ئەوەی کورد لە کەرکووک زۆری نییە ئەمەش مافی کووردە بۆیە پێویستە ئێمە هەموو چین و توێژەکانمان بەشدار بین لە پرۆسی هەڵبژاردن لە کەرکووکدا چونکە لەبەر ئەوەی کەرکووک پێگە و سەرنجێشی گرنگی لە بۆ هەرێمی کوردستاندا. ئەحمەد پێت وایە ئەو هەڵبژاردن تاوەکو چەند گرنگە بۆ کەرکووک؟ بەڕای من کە لە ڕووی گەنجانەوە گەباسی بکەین چونکە باسەکەمان لەسەر گەنجانە کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە خۆپیشاندانێکی زۆر کرا و کە گەنجەکانمان گەنجێکی زۆر بوونە قوربانی کە ناخۆشیێکی زۆریان دیت ئیتر بەڕای من کە پێم وایە ئێستا دەرفەتێکە هاتوتە پێشمان کە گەنجەکانمان بەرەو هەڵبژارەکان بچن و دەنگ بە نوێنەرێکی کورد بدەن بۆ پارێزگای کەرکووک و ئیتر بەم شێوێش چۆنەڵی چارەنووسێکی باش و چارەنووسێکی ئەرێنی بۆ خۆیان و بۆ پارێزگاکە دیاری بکەن. لە دوای 16 ئۆکتۆبەر و دۆخێک سەپێنراوە بەسەر کەرکووکدا سەپێنراوە ئەو هەڵبژانە زۆر گرنگە بۆی کە خەڵکی کەرکووک خۆی بڕیا لەسەر چارەنووسی کەرکووک بدا خەڵک کەرکووک خۆی نوێنەرەکان هەڵبژن دوای 16 ئۆکتۆبەر بە ڕێیارێکی سیاسی تاوەکوی ئێستاکە 5 ساڵ دەبێت پارێزگارێکی وەکالەت بۆ کەرکووک دانراوە ئێستاکە گرنگە بۆی کە خەڵکی کەرکووک خۆی نوێنەرەکانیان هەڵبژێرە خۆیان پارێزگارێک بۆ کەرکووک هەڵبژێرن نمە پێت وایە کە ئافرەت دەتوانێت تاوەکو چەند ڕۆڵ ببینێت لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەتایبەت لە کەرکووک؟ ئافرەتان دائیمان فکری جیاوازن هەیە دائیمەن بیر و بۆچوونەکان وەردەگرن بەڵام بەداخەوە لە هەندێک کاتدا لە زۆربەی لەناو پەرلەماندا بۆ نمونە کاتێکە سەرۆکی پەرلەمان ئافرەتە ڕاو بۆچینی هەمویان بە یەکسانی پێویستە وەربگرێت هەندێک کات ڕەنگە نتوانێت بە پێویست ڕاو بۆچینی هەمویان وەرگرێت بۆ نمونە نتوانێت باس لە هەلی کار بکات یاخود دەرفەت بۆ ئەندامەکانی بڕەخسێنێتن کەوا بتوانێت ئەو داواکاری ئەوان هەیەە جێبەجێ بکاتن زۆر زوو ناتوانێت بیخاتە باری جێبەجێکردنەوە. بەڵێ نما پێت وایە تاوەکو چەند دەبێت کە لایەنە سیاسیەکان بەربژێری ئافرەت دابنن بۆی کە بەژای لە هەڵبژاردنەکاندا بکەن؟ پێویستە لایەنی ئافرەت زۆر باشی دابدرێت بەڵام هەندێک کات لە کاتی دەنگداندا ئافرەتی وا هەیە خۆی دەنگ بە ئافرەت نادا دەنگ بە ئافرەت ناداتن زیاتر دەنگ بە پیاوەکان دەداتن بۆ نمونە پێی وایە کە پیا و ڕۆڵێکی بەرچاوی زیاتر دەبێتن پیاوان زیاتر دەتوانن ڕایەکانیان وەربگرن و هەروە ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەو شوێنەی یاخود ئەو نیشتنجەی کە تێدا دەژیتن و هەروها هەندێکات لە حکوومەتدا پێویستە حکوومەت ڕۆڵێکی بەرچاو ببینێت لە کاتی ئەوەی زۆر کاتەها وەکو کاک مستەفا ئەو هەڵەیە زۆر کات دووبارە دەبێتەوە ڕێکلامێکی زۆر دەکرێتن لە نێوان ئافرەت و لە نێوان پیاواندا لە کاتی دەنگداناندا بە تایبەتی لە کاتێک کە دەنگدان نزیک ئەبێتەوە ئەو کاتەدا ڕێکلامێکی گەلێک زۆر بەرچاو دەکرێتن وەروواکەوە باسی لەوە دەکرێتن فەرمو دەنگ بەمەدا ئەمە کار پیشەی ئێوەیە یان باس لە شەهادا مەرجی سەرەکی شەهادەکانیان زۆر باس لەسەر شەهادەکانیان دەکرێت بۆ منە ئەو دکتۆرای هەیە ئەو ماستەری هەیە ئەو شتەی هەیە جیاوازیەکی زۆر لەمەیاندا سەبارەت بەوەی مەرجی بڕوانامە کە نمەخەم باسی لێوە کرد ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا یانەوە کەسانێکە خۆیان کادی دەکەن بەس تەنها بتوانن بخوێنەوە بنووسنەوە کادی دەکەن بۆ پەرلەمان بۆیە پێویستە ئێمە کار لەسەر ئەوە بکرێتن چلیانە سیاسەکان حکوومەت وەکو پرۆژە یاسا لە داهاتوو پێشکەشی پەرلەمانی بکەن بۆ ئەوەی کەسانێکە خۆیان کادی دەکەن بڕوانامەیان هەبێت جگە لە مەرجی بڕوانامە کاک مستەفا مەرجێکی تری سەرەکی بۆ پەرلەمان چییە جگە لە بڕوانامە وەکو ئەولەویەتیان بڕوانامەیە پاشە ژنەکە پێویستە یعنی ئەوە کەسانێکە خۆیان کاندید دەکەن ئینسانێکی یعنی ڕۆشنبیر بن بتوانن سۆم و مارەسێ دەسەڵاتەکان دەکەن ئەو متمانێک خەڵکە متمانەی خەڵشان بەدەستێنەوە لە دەستی نەدەن بێگومان کاتێک لێردا باسی بڕوانامەت کرد پێویستە بڕوانامە شتێکی گرنگە و پێویستە هەموو نوێنەرێک بڕوانامەی هەبێتن بەڵام لێرەدا شتێکی تر هەیە کە لە بڕوانامە گرنگترە ئەویش خیبرە و زیرەکیە کە کەسێک خیبرەی هەبێت لە شتێک کاریگەرێکی ئەکجار زۆری هەیە بەڵێ بێگومان
پێویستە لە پەرلەمانی کوردستان و عێراقیش مەرجی بۆ مەرج بۆ هەموو بەرپشێرێکدانراوە بوون لە ڕژانی پەرلەمانی کوردستان ئەو مەرجان دەراوە بوون تەمەنی بەرپشێرێک لە 25 ساڵ کەمتر نەبێت پێشینەی سزای نەبێت سزای یاسایی نەبێت کۆمەڵێک مەرجیتر پێتان وایە تاوەکو چەند پێویستە لەو مەرجانە مەرجی ئەوش بکرێتەوە کە بوون لە ڕژەیەک تایبەت بە گەنج بکرێت گەنجان بەرپشێر بکرێن بۆ ڕژارنەکان بۆی بتوان نوێنەراتی دەنگی گەنج بکەن بێگومان نوێنەراتکردی دەنگی گەنج لەلایەن خودی گەنجەوە شتێکی زۆر گرنگە دەتوان بڵێم بۆیە پێویستە کە لە ڕێژەیەکی زۆری گەنجان لە چۆنەڵی لە هەڵبژارنەکاندا هەبێت و لە کاندیدەکاندا هەبێتن و دەتوانین بڵێن ئەو گەنجانەش دامرێن کە هۆشیارن لە ڕووی سیاسیەوە هۆشیارن لە ڕۆکانەوە وی پێویستە ئێمە ڕێژە و کەسانێک کە لە پەرلەمان یا کومیلاتی گەنج دەکەن زۆر بێتن وی پێویستە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان نەک پارتە سیاسەکانی کوردستان بەگشتی پارتەکانی عێراقیش یعنی کار لەسەر ئەوەی بکەن کە حیزبەکان پێکەوە جەخت لەسەر ئەو جەخت لەسەرکەوە کە گەنج کاندید بکەن چکە لەبەرەوەی گەنج هێزیشی گەرمە و کڕۆشی گۆڕانکاریە یعنی بۆیە پێویستە ئێمە گرنگجێشی زۆر بە گەنج بدەین بۆ ئەوەی گۆڕانکاریەشی زۆر لە کۆمەلگای خۆمان وهروها ئەمەش دەرفەتێک بۆ گەنج ڕەخسێنێت کاک مستەفا کاک ئیسماعیل ئەمە دەرفەتێکی زۆر بۆ گەنج دەڕەخسێنێت کەوات وا بکاتن دەرفەت بۆ گەنجکەوە ئەوان زۆربەی گەنجەکانمان بەداخەوە بە شەهادەیەکی زۆر بەرزەوە ڕیان لە دەرەوە وڵات کردووە ئەمەش بەداخەوە یعنی کارە ساتە هاوڕێ نێشتە کاتیواتی ئەمەشەندە پرسیارە کاک ئیسماعیل هەر پرسیار لەمە دەکات بە ئەمەش تۆزە پرسیاری لێ بکەین و بیدوێرین ئەو پرسیارەکەم لە بۆ کاک ئیسماعیلی ئەوەی بربەستەکانی بەردەم ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان چی؟ بەڵێ بربەستەکان خۆیان لە چەندین هۆکاری سیاسی دەبنەوە بربەستەکان هەمووی زیاتر هۆکاری سیاسیان ڕاستەکەی هەروەها بەهۆی ناکۆکی نێوان لایەنە سیاسەکان لایەنە سیاسەکانی هەرێم کاک ئیسماعیل دەتوانین بڵێن دابەشی بکەین لە بۆ هۆکارە ناوەخۆیەکان و هۆکارە یاساییەکان بەڵێ هۆکارەکان زیاتر هۆکاری نێوخۆین کەمتر پەیوەندی بە لایەن دەرەکەوێت چکە هەڵبژارنەکە تایبەتە بە هەڵبژارنی پەرلەمانی کوردستان پێ هەڵبژارنی پەرلەمانی کوردستان بەڕاستی دەبوو زووتر لە وادەی خۆی ئەنجام بدرێت بەڵام بەداخۆ کە دوا خراپ بۆ مانگی شوباتی 2024 بە هۆیە کە هەڵبژارنەکە دۆ زیاتر دوا نەخرێت چکە هەڵبژاردن گرنگە بۆی کە بتوانێت متمانەی سیاسی متمانە بە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان بکرێت بەداخۆ کە دادگای فیدراڵی عێراق بە بڕیارێک پەرلەمانی کوردستانی هەڵوەشاندەوە کە ئەمەش بەڕاستی بۆشایەکی یاسایی گەورەیە بۆ هەرێمی کوردستان کە دادگای فیدراڵی عێراق پەرلەمانی کوردستان ڕۆشێنێتەوە لەسەر ئەو بابەتێک کە شتێک هاتە مێشکم ئێستا لێرکانە مەسەرەن کۆمیسیۆنی باڵای سەر بە هەڵبژاردنەکانی عێراقدا کە هەستی ئەنجامدا ئەبرێن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی گرتووە ئەستۆ کە ئەنجامی بداتن بەخۆی کۆمیسیۆنی باڵای سەر بە هەڵبژاردنەکانی عێراق لە ئافتی یەک ماوەی یاسایی تەواو دەبێتن کە ئەمەش وا دەکات بۆشاییەشی یاسایی دروست بێتن بە خۆشمان کە دەزانین یعنی هەر یاسایەک یاخود هەر یاسایە کە لە پەرلەمانی عێراق دەردەچێتن پێویستی بە تەوافقی سیاسی واتە لایەنە سیاسەکان پێویستە دەروی پەرلەمان کۆ ببنەوە بڕیاری لەسەر بدەن و آخر لە عێراق سیستەمەکە تەوافقیە لەبەر ئەوەی فرەپێکاتەیە پێویستە لە دەروی پەرلەمان گفتوگۆ لەسەر کە لایەنە سیاسەکان ڕێک بکەون ئەو زەبێت ناو پەرلەمان دەنج لەسەر بکرێتە پرۆژە یاسا بەس یەک شتمان هەیە کە کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆڵبژاردنەکانی عێراق بتوانێت ئەنجامدا و هەڵبژاردنە ئەویش درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆنی بۆ ماوەی 6 مانگ هەندێک کات کاک ئیسماعیل عەفو بکە هەندێک کات لە دەرەوە ڕێک دەکەون بەڵام کاتێکە دەڕۆنەوە سەر مێزی گفتوگۆکردن ئەو ڕێککەوتنامەیە پوچڵ دەبێتەوە لەگەرتم لەگەر تەواو قسەکە تەواو بەس ئەمە لێرکانە مەبەستەکەی لێرکانە ئێمە هەر بڕیارێک یاخود هەر یاسایەک لە پەرلەمانی عێراق دەردەچی دەتوانین بڵێن هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراق پێویستی بە تەوافقەشی سیاسی سازانشی سیاسی لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان خۆ نێوان لایەنە سیاسەکانی عێراقدا ئەوڕێوەکو دەزان گەیشتنە کۆتایی ئەڵقەی ئەمجارەی بنەمە سەکۆی گەنجان ئێستا کە دەمەوێت هەندێک پێشنیار و ئێوە بزانم سەبارەت بە هەڵبژاردنەکانی جوانی پارێزگاکانی عێراق کە بۆ کەرکووک چارن و سازە نمە تۆ پێت وایە کە تاوەکو چەند هەڵبژاردنە گرنگە بۆ خەڵکی کەرکووک کوردستانیانی کەرکووک بێگومان هەڵبژاردنێکی زۆر گرنگە بە پێی مادەی 140 بۆ هیوایەم کە ئینشەڵڵا هەموو گەنجانی کەرکووک و هەموو خەڵکی کەرکووک ئەو خۆشەویستیە و ئەو هێز و بڕوا و متمانەیە کە خۆیان هەیەە بڕۆنە سەر سندوقەکان نوێنەری خۆیان هەڵببژێرن و هەروەها بە ئازادانە بە شێوازێکی ئازادانە بتوانن نوێنەری خۆیان اختیار بکەن و وەروە بۆ ئەوی بتوانن ڕای خۆیان یاخود داواکاری خۆیان
جێبەجێ بکرێت بکەن ڕاستە بە شێوازێکی سەقامگیری. پێشنیاری تۆ چییە؟ بێگومان کاتێک دێنە سەر بابەتی ئەنجومەنی پارێزگاکان و ناوچەی مادەی 140 و ناوچە کێشە لەسەرەکان پێویستە لەسەر گەنجە کوردەکانمانەوە بە تایبەتی بە ئینتیمایەکی نەتەوایەتیەوە بەشدار بن و بەشدار بکەن و چۆن بڵێ پارێزگارێک یاخود نوێنەرێکی باش بۆ خۆیان دابنین کە بۆ ئەوی چارەنووسیان بەرەو ئاقارێکی ناڕوون نەڕوات. بێگومان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان عراق بە تایبەتی بۆ کەرکوک گرنجشی یەکزار زۆری هەیە بۆیە پێویست هەموو چینی توێژەکانی کەرکوک بە گڕوتی نوێشی زۆر و بەشدار بن لە پرۆسە بژاردندا بە تایبەتی سینی گەنجاندا کە بتوانن کۆتایی بە ئەو حکومڕانیە یان ئەو پارێزگارە سەپێنراوەی بەسەر کەرکوکدا سەپێنراوە کۆتایی پێبێنێت و باڵە بێگومان بەداخۆ کە لایەنە سەرسەکە نەیانتوانی لە بۆم هەڵبژاردنێت چۆن پارێزگاکانی عراق بە تایبەت کەرکوک لیستێکی هاوبەشیان هەبێت بەڵام گرنگکە لە دوێ هەڵبژاردن ئەنجومەنی پارێزگار لیستێکی هاوبەش و نیشتمانیان هەبێت لە پێناو خزمەتکردنی کوردستانیانی کەرکوک. زۆر سپاس هاوڕێیان خۆشحاڵ بوو. زۆر سپاس.